چیرۆکی ژیانی خەلدون سەنجاب ئەو کەسەی توانی بەسەر سەختیەکاندا سەر بکەوێت. خەلدون سەنجاب لاوێکی سووری بوو، لە یەکێک لە ڕۆژەکانی هاویندا بڕیار دەدات کە گەشتێکی دەریایی ئەنجام بدات بە مەبەستی مەلەکردن و بەسەربردنی کاتێکی خۆش. بەڵام کاتێک خۆی هەڵدەداتە ناو دەریاکەوە سەریبەر یەکێک لە بەردەکان دەکەوێت، بەو هۆیەشەوە بڕبڕەی ملی دەشکێت و تووشی ئیفلیجی دەبێت. خەلدون لە پێش ڕووداوەکە لاوێک بووە کە خەونی ئەوە بوو ببێتە پرۆگرام ساز. زۆربەی کاتەکانی ژیانیشی بەمانەوە لەسەر کۆمپیوتەر بەسەر دەبرد، بەڵام دوای ڕووداوەکە زۆر لەوە ترسا کە ئیتر ناتوانێت خەونەکەی بەدی بهێنێت بەهۆی ئەوەی توانای جوڵاندنی دەستەکانی نەمابوو. بەڵام بە یارمەتی یەکێک لە هاوڕەکانی خەلدون دەتوانێت لە مرۆڤێکی ئاساییەوە ببێتە کەسێکی تایبەت و زیرەک. هاوڕەکەی خەلدون توانی ماوسی کۆمپیوتەرێکی بۆ بگۆڕێت وەوای لێ بکات کە خەلدون بتوانێت لە ڕێگەی لێ و زمانیەوە بیجوڵێنێت. شاشەی کۆمپیوتەرەکەشی بەڕاگرێکەوە بۆ هەڵواسی. بەو شێوەیەش خەلدون توانی دووبارە بە هەنگاوەکانی بەدیهێنانی خەونەکانی ئاشنا ببێتەوە. دەستی کرد بە دیزاینکردنی پێگە و سایتەکان، هەروەها توانی چەندین پەیوەندی کۆمەڵایەتی دروست بکات. لەو ڕێگەیەوە توانی یەکەمین کار بەدەست بهێنێت کە ئەویش لەگەڵ کۆمپانیایەک بوو بە ناوی تایگەر پرۆدەکشن، کۆمپانیایەکی ڕیکلام و پەروەردەیی تایبەت بە منداڵان بوو. هەر بەوەشەوە نەوەستا هەوڵیدا پێگەیەکی ئەلیکترۆنی تایبەت بە خۆی دروست بکە و لە ڕێگەی ڕیکلامەکانیشەوە پارەی دەست بکەوێت. لەگەڵ هەموو ئەمانەشدا خەلدون دیزاینەرێکی بە توانای سێڕەهەندی بوو. هەلەو ڕێگەیەوە توانی ئەپلیکیشنێکی تایبەت بە کاتەکانی بانک دروست بکات. دوای ماوەیەک خەلدون نەشتەرگەری بۆ ئەنجامدرا بە مەبەستی ئەوەی توانای قسەکردنی بۆ بگەڕێتەوە، چونکە بەهۆی ڕووداوەکەوە توانای قسەکردنی لەدەستدا بوو. نەشتەرگەریەکەشی بە سەرکەوتووی کۆتایی پێهات. وێڕای ئەو بارودۆخە تایبەتی کە خەلدون تێیدا بوو، بەڵام توانی ئەو سەرگیری لەگەڵ ئەو کەسەدا بکات کە خۆشی دەویست. لە ساڵی 2011 کاتێک شەڕ لە سووریا هەڵگیرسا، خەلدونیش ناچار بوو دەستبەرداری هەموو شتەکانی ژیانی ببێت و کۆچ بکات بۆ لوبنان. لەوێ لە بارودۆخێکی سەختدا دەژیا. لە یەکێک لە ڕۆژەکاندا کارەبا دەبڕێ و ئامێری هەناسەدانەکەی لە کار دەکەوێت. خێزانەکەی ناچار دەبن بۆ ماوەی 18 کاتژمێر ئامێری هەناسەدانی دەستکرد بەکار بهێنن بۆ ئەوەی لە ژیاندا بمێنێتەوە. لە بەختی خەلدون حکومەتی ئیمارات بە فەرمانی شێخ محەممەد بن زاید بڕیاردرا کە خەلدون لە باشترین نەخۆشخانەکان چارەسەر بکرێت. هەر بۆیە فڕۆکەیەکی تایبەتی بۆ دەنێرێ و دەیگوازێتەوە بۆ ئیمارات. لەوێ بە باشترین شێوە چارەسەر دەکرێ و نەشتەرگەری بۆ ئەنجام دەدرێت. بەو شێوەیە چیتر پێویستی بە ئامێری هەناسەدان نەما. پاشان لەوێ لە زانکۆی شارقا دەست بە خوێندن دەکا و بەڕوانامەی زانستی کۆمپیوتەر بەدەست دەێنێت. خەلدون وێڕای هەموو ئەو بیانوانی کە لە بەردەمیدا بوون بۆ ئەوەی واز بهێنێ و دەستبەرداری هەموو خەونەکانی ببێت، ڕوبەڕووبوونەوەی هەڵبژارد و توانی ببێتە کەسێک کە بە هەموو ئامانج و ئاوەتەکانی ژیانی بگات. ئێستا تۆ پێم بڵێ، هێشتا پێت وایە کە تۆش ناتوانی بە ئامانجەکانت بگەیت؟